بینرانی بەڕێز سڵاوتان لەبێت. ئایا هەڵوێستی سەرکردایەتی سیاسی کورد بەرامبەر بردومانکردنی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان هەڵوێستێکی بەرپرسیارانە و نیشتیمانیانەیە یان هەڵوێستێکە پڕە لە بێباکی و پڕە لە فەرامۆشکردنی ئەرکە نیشتیمانیەکان؟ ئەوەی وا لە کوردەکان لە زۆر باردا بێدبنگ بێ بەرامبەر بە بردومانکردنی سنوورەکانی پاراستنی دەستکەوتە بەدەستهاتوەکانی هەرێمی کوردستانە یان ڕێکەوتنی نهێنی و بەدەستهێنانی دەستکەوتی حیزبی؟ ئایا لە دۆخێکی لەم شێوەیەدا ئایندەی هەرێمی کوردستان لە ژێر سایه دووزل هێزی گەورەی ناوچەیدا بەرەو کوێ دەچێت؟ ئایندە بۆ بەهێزەکانە یان بۆ ئەوانەی پەنا بۆ یاسا و چوارچێوە یاسایە نێودەوڵەتەکان و مافەکانی مرۆڤ بن؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە و ئەو ڕەوشە سیاسی و نەئارا و ڕۆژە سیاسیە و ئەو نەئارامی کە ئێستا لە هەرێمی کوردستان لە بردومانکردنەکانی ناوچەکان هاتوۆتە ئاراوە گفتوگۆکەین لەگەڵ بە میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر بایازید حەسەن ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی گۆڕان و بەڕێز ئارێز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە هەولێرە و لە ڕێگەی ئێسێنجەوە لەگەڵمانە. کاک دکتۆر بایازید لە بەڕێزەوە دەست پێکەم. هەڵبەتە لە ئەم بردومانانەی کە سنووری هەرێمی کوردستان لەلایەن ئێران و تورکیا و بردومانێکی تازە نیە و چەند ساڵێکی زۆر سابقەی هەیە. بە درێژایی ئەو ماوە دوور و درێژە گفتوگۆی جیاواز سەبارەت بە ئەدای سەرکردایەتی سیاسی کورد بەرامبەر بەو دۆخانە لە ئارایە بووە. پێم خۆشە تێگەشتنی تۆ بزانم بۆ ئەدای سەرکردایەتی سیاسی کورد تا چەندێک لەم دۆخەیە بەرپرسیارانە مامەڵاکە و گوتاری سیاسی خۆی بنیاتەنێ. خۆی بردومانەکانی تورکیا و ئێران لە ساڵی 2007ەوەیە ئەوە 4 ساڵە ئەو بردومانارەیە بەڵام بەداخەوە تازە بە تازە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستی سیاسی خۆیان بڵێن پەرلەمانی کوردستان تازە بە تازایانی کۆبوونەوەیکی نائاسایی کردو و نایاسایی کردو و ئەوەی دەربڕێەوە پرۆتستێکەوە ئەو بردومان ئەوان دەکات بێگومان بردومانکردنی تایارەکانی تورکیایان تۆپەکانی ئێران بۆ سەر خاکی هەرێمی کوردستان من پێم وایە ئەوە لادانێکە لە عورفی لە قانون نێودەوڵەتی لە عورفی نێودەوڵەتیش چونکە ئەوان بۆیان نییە لە دەرەوەی سنووری خۆیان ینی زیان بە هاوڵاتیانی وڵاتێکی ترگەن. بەڵام من پێم وایە هەڵوێستی سەرکردایەتی کورد هەڵوێستێکی شەرمنانە بوو هەر بۆ بکە ئەو وڵاتە دەوڵەتی تورکیا و ئێران لیان عاجز نەبێ ئەجی نابوو لە 2007ەوە ینی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستێکی زۆر توندیە بە بۆیکەوە ئەو حاڵ نەگاتە ئەمڕۆکە تارەکانی تورکیا دێن ناو خاکی کوردستان و هەتا ڕۆژی یەکشەمەی ڕابردوو 7 هاوڵاتی سیڤیلیان شەهید کردو و بێگومان ئەوە هیچ پاساوێکی نییە. ئەگەر ئەو وڵاتانە بە خۆیان کێشان هەیە لەگەڵ هاوڵاتی خۆیان لەگەڵ کوردی وێ دەتوان بۆ خۆیان ئەو کێشان لەوێ حەلکەن نەکێشەکان بێن ناوەرێمی کوردستانە و ئێستا کوردستان دەتوانین بڵێن لە سێ لاوە فشاری لەسرە فشارێکیان لە جەلەلا و سعدیەیە فشارێکیان لەلایەن ئێرانەوێ فشارێکیان لەلایەن تورکیاوەیە. بۆیە باش بازانم کەەوە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستێکی نیشتیمانیانەی زۆر توندێ بێت بەرامبەر ئەو وڵاتانە و وا بکرێکەوە ئەو بردومانی ئەو گوند نیشتانەی سەر سنوورەکان ڕابگیرە بچیتە زیان بە گەلی کورد نەگە. بەڵام بەداخەوە ینی خیاری سیاسی کورد لە 2007ەوە زۆر بە پەرۆژ مەسلەکەەوە ناتۆ بۆیە ئێستاش تورکیا بێ باکانە تا هەم ماوەیەکە پێش 6 ڕۆژە تارەکانی تورکیا بەردەوام لەسەر سنووری هەرێمی کوردستان دەسوڕێت. باشە بەڵام کاک بایازید بەپێی یاسای نێودەوڵەتی وەک چۆن وڵاتێک بۆ یە سنووری وڵاتەکەی خۆی ببەزێنێ بۆ هێرشکردنە سەر خەڵکی تر دەپێویستە هەموو وڵاتێک هەموو کیانێکی سیاسی ئاسایشی سنوورەکانی خۆی دابین بکە. بەڵام هەرێمی کوردستان بە حکمی ئەو سروشتەی کە هەیەی بوونی کۆمەلک ناوچەی سەر شاخاوی زۆر بە حکمی کوردبوونی تا ئەندازێکی زۆر نەیتوانیوە ئەم ئاسایشەوەکو پێویست بسۆگەر بکە. پشاک لە هەندێک سنووری ئێران هەیە هێرشەکاتە سەر ناوچەکانی ئێران و پکەکە لە هەندێک قندی لایە و هێرشەکاتە سەر سەربازانی وڵاتی تورکیا. ئایا لە کاتێک هەرێمی کوردستان خۆی بۆ خۆی ئاسایشی سنووری کاین دابین نەکرد بێ بەهر یەکەوە بێ بە حکومیەوەی نەوێ شەڕی کوردکە ئەی نەیەوێت لە پژاک و لە پکەکە بدا و نەیەوێت ڕوبەڕووی کورد ببێتەوە ئەمەش دیسان و پاساوێک نادە تاوان کە شەرعەتێکی یاسایی نییە کە تو ئاسایشی سنووری خۆت دابین نەکردبێ ئەویش مافی ئەوەی هەیە کا ئەو بکە. من پێم وایە تورکیا و ئێرانیش دەبێت ئەوان سنووری خۆیان بگرن و نێڵن شی زروبدا جینا بڵین لاوەتی لە ساڵی 1920ەوە کە حکوومەتی عێراق دروست بم پێم وایە چای قندیل تا سەرجێشی عێراقی کەسی بۆ ناتوە بەڵام لەسەر ئێران و تورکیا پێویستە ئەوان سنووری خۆیان قایم بگرن و نێڵن. هەروە بە گوێرەی مادەی سەودەی دەستوری عێراقیش ینی پاراستنی سنووری عێراق ئەوە سەر بە حکوومەتی مرکزیە و هەچەند ئێستا بڵێن هێزی پێشمەرگەش هێزێکە سەر بە منزومەی دیفاعی عێراقیە بەڵام لەبەرێکە ئەو نەوچانە زۆر سەختن و زۆر سەختە دەتوانێتەوە هەم تورکیا هەم ئێران بۆ خۆیان سنوورەکانم پارێزن بێجگەلەوە لە مێژوو دەرکەوتۆکەوە
هەرگیزێنی چارەسەری سەربازی بۆ کێشەکانە بەڵکو توانێت تورکیا و ئێران بۆ خۆیان چارەسەری کێشەکانی ناوخۆیان زۆر سپاس کاک ئارێز لە ئەمە لە بەڕێز بپرسم لە ماوەی ڕابردوو هەتا ئێستا و لە چەند ساڵی ڕابردووە کە بە شێوەی جیاواز و بە شێوەی بەچەر بەچەر بردومانی هێزەکانی تورکیا و ئێرانە بینین و ئاسایشی سنووری هەرێمی کوردستان خەنە مەترسیەوە تۆ لەم دۆخەیە گفتوگۆ زۆرە سەبارەت بە ئەدای سیاسی سەرکردایەتی کورد و گوتاری سیاسی کوردی بەرامبەر بۆ هەلو مەرجە سیاسیەکە دێتە پێشەوە تێگەشتنی تۆ چییە بۆ ئەدایە بۆ ئەو گوتارە سیاسی کوردی کە لەم دۆخەیە هەیە خۆی بەداخەوە نە ئێران پابەندە بە یاسا نێودەوڵەتیەکان و نا ئەو پەیوەندی دوور و درێژەی نێوانگەلی کوردستان و خۆشی واتە ئێران لەبەر چاوەگرێ و نە تورکیاش ئەوەی لێ چاوەڕوانەکرا کە بە ڕێگای دموکراسی و ئاشتیانە کێشەکانی خۆی چارەسەر بکات و وە دۆستایەتی و هاوپەیمانەتی یاخود دۆستایەتی و بەژەوەندی هاوبەشی زیاتر لەگەڵ کوردستان لەگەڵ عێراق دروستکە ئەوەی کە لێ چاوەڕوانەکردن ئەوەی ئومێدمان پێ بوو ئەوەی جێبەجێ نەکرد و بە پێچەوانەکەشەوە تورکیا لە زیاتی چارەسەرکردنی کێشەکانی ناوخۆی کێشە و گرفت بۆ هەرێمی کوردستان بە تایبەت و بۆ عێراقیش بە شێوەیەکی گشتی دروست دەکاتن واتە لە زیاتی چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانی دێ کێشەکانی خۆی ئەنێرێتە دەرەوە بە هەمان شێوەش ئێران بێگومان ئەوەی کە چ ئێران دەکات چ تورکیا دەکات لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە لە بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستان نییە لە بەرژەوەندی پەرلەمان و دام و دەستگای نیشتیمانیەکانیش نییە هەڵوێستی سیاسی هەرێمی کوردستان هەڵوێستێکی ڕوونە دژی هەر جۆرە پەلەمار و هێرشێکین کە لە دەرەوە ئەکرێتە سەر هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشدا ئێمە بە هیچ شێوێک نەڕێگە دەدەین نەما بە هیچ هێز و لایەنێک دەدەین کە لەناو هەرێمی کوردستانەوە پەلاماری وڵاتانی دەرو دراوسێ بدەن. دیارە ئێمە کە باز دەکەین چەند ساڵێک کە بردومانی ئەو ناوچانەکرێ زووتریش ئەوەی هەبووە لە چەند ساڵی ڕابردووشدا چ پەرلەمان چ حکوومەت سەرۆکایەتی هەرێم هەڵوێست ڕوون و ئاشکرا بووە 2007 پەرلەمانی کوردستان کۆبوونەوەی کردو و ئیدانی کردو و داوای کردووە کە ئەو پەلاهێرش و پەلەماران ڕابگیرێ و لە ڕێگەی دیالۆگ کێشەکان چارەسەر بکرێت لە 2008 پەرلەمانی کوردستان هەڵوێستیە بۆ کە هەڵوێستی پەرلەمانی کوردستان هەڵوێستیش نوێنەری ڕاستەقینەی خەڵکی کوردستانە و حکوومەتیش بە هەمان شێوەیەک هەی بووە و لە ڕێچل لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستان چ لە ڕێگەی عێراقەوە هەوڵی دیبلۆماسیانەی زۆر دراوە بۆ ئەوەی ئەو کێشان چارەسەر بکرێت من پێم وابێ وەرگرتنی هەڵوێستێکی تۆند کێشەکە چارەسەر ناکە بەڵکو کارکردن بۆ چارەسەرکردنی کێشەکە ڕەنگە کێشەکە چارەسەرکە ئەوش لە دوو ئاستەوە ئاستێکیان ئەوەیە کە ئاستی هەرێمی کوردستانە ئاستێکی تریشی ئاستی عێراقە لە ئاستی عێراقیش لە دوو کەناڵەوە بە من بە ڕاشکاوە باسکەم هەوڵ دراوە کارکراوە کەناڵێکیان ڕاشکاوانە قسە دەکرێت لەگەڵ سەفیرەکانی ئەو وڵاتانە و لەگەڵ نێوان وەزارەتی دەرەوەی عێراق و نێوان وەزارەتی دەرەوەی ئەو وڵاتانە و هەڵوێستەکان ئاشکرا و ڕوونن و هەندێک تریشی حەزەکەم بۆ قسە بکەم هەندێک زۆرە پەیوەندی تریشەیە کە ئەگەر هەڵوێست وەرگتن بەتەنها وەکو دەرکردنی بەیاننامەیەک بێ ئەمە بە هەڵوێست حساب بکەین ئەمە مەسەلەیەکی ترە بەڵام ئەمە پرسیارە دەبکەم سەبارەت بە ئیجراعاتی مەیدانی واقعی سەبارەت بە بۆ ڕێگەکردن لە تەداخلاتی تورکیا و ئێران بۆ سای هەرێمی کوردستان بۆ نمونە لانی کەم مقاتعی اقتصادی لەگەڵ ئەو وڵاتانەیە لانی کەم ڕێگەنەدان بە کاری کۆمپانیا و ئەو سوودا بازرگانیانەی کە ئەو دوو وڵاتە لە هەرێمی کوردستان ساڵانە دەوتێت بملیارها دۆلار لە هەرێمی کوردستان قازانجەکەن پەرلەمانی کوردستان دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان بۆ ئەمە ناکە ڕێگەیتریش هەیە بیگرینە بەر بێگومان ئەبێ لە ئەنجامدا بیگرینە بەر بەڵام لە سەرەتادا بۆ پێی کە هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و پاراستنی سەروەری خاچی عێراق لە ئەستۆی دەوڵەتی ناوەندی عێراقدایە بەداخەوە بەهۆی ئەو بارودۆخی حکوومەتی عێراق تێیدا یاخود بەخۆی هەڵوێستی هەندێک لایەنە سیاسەکانی ناو حکوومەتی عێراقی نەتوانراوە لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەو کێشەیە لێی وەدەنگ بهێنرێتن ئەو مەسەلەیەکی تەنیا پەیوەندی بە هەرێمی کوردستان و بە وڵاتانی دەوروبەرەوە نییە حەزەکە محققە هەموو لایەک بیزانێ یەکەمیان ئەوە ڕەهەندێکی هەرێمی هەیە واتە لە نێوانی عێراق و وڵاتانی دەوروبەر دوو ڕەهەندێکی نێودەوڵەتیشی هەیە پێشێرکردنی سەروەری خاچی عێراق بە پێی ڕێسا و ڕوویاسا نێودەوڵەتیەکان کارێکە دەرفەتی پێنادرێتن بێجگە لەوەش
تا ئێستا ئەمریکا لە عراق ماوە ئەم ساڵیش تا کۆتایی ئەم ساڵش عراق دەبینێتن و پاراستنی سنوورەکانی هەرێمی کوردستان چەندە لە ئەستۆی حکوومەتی عراقا و پاراستنی ئەمنیەتی و ئاسایش لە ئەستۆی حکوومەتی عراقا بەشێکی شێکەوێتە ئەستۆی ئەمریکا واتە ئەوەی بەداخەوە یعنی ئەمریکاش لەو بارەیەوە هەڵوێستی خۆی هەڵوێستیی وای نەنواندووە کە ڕێگری بکە و حکوومەتی عراقیش هەڵوێستیەکەی ڕێگری بکە. من پرسیارێکەکەم ئێمە نوێنەرانمان لە پەرلەمانی عراقی هەن لە پەرلەمانی کە نوێنەرانی خەڵکی کوردستان لە پەرلەمانی عراقی هەن ئایا من پرسیارێکی منێ ئەوان تا ئێستاکە چیان کردووە بۆ ئەوەی حکوومەتی عراقی بۆی دەوڵەتی عراقی ناچار بکەن کە لە ئاستی کێشەیەکی وا گەورە بەدەنگ بێن و هەڵوێستیان وەرگرتن. بێگومان وەکو هەرێمی کوردستان ئێمە زۆر ڕێگەمان لە پێشە بیگرینە بەر بەڵام جارێ وەکو باسمان کرد ڕێگەکانی ڕێگەی کەناڵەکانی دیبلۆماسی ڕێگە پەیوەندیەکان و دان بە خۆداگرتن بۆی کێشەکان کۆمەڵی گرفتی زۆر گەورەمان نامانێت گرفتی تریش بۆ خۆمان گەورەترکەین. بەڵێ من سوپاس پامەکە گەشتە من کاک دکتۆر بازید کاک ئارێز باس لەوە کە کورد و ناوەندی سیاسی کوردی بە شێوەیەکی گشتی چ پەرلەمان و چ حکوومەت لە 2007ەوە کە لە تورکیا بردومانان دەست پێ دەکات تا ئەمڕۆ بەردەوام لەسەر هەلومەرجەکان موقفی سیاسی خۆی هەبووە و لە ناو دامەزراوەکانیش لە حکوومەتی عێراقا هەوڵی یاوەڕێی کەناڵە جیاوازەکانەوە کۆتایی بەو هێرشانە بهێنێ. ئایا ئەمە هێمایەکردنیە بۆ ئەدایەکی باشی سەکرداتی سیاسی کورد ئەدایەکی حەکیمانەکە ڕێگە لەوان بگرن لە ڕێگەی کەناڵە دیبلۆماسی و لە ڕێگەی فشارە سیاسیەکانەوە؟ بێگومان سەرۆکۆماری عێراق کوردە، وەزیری دەرەوەی عێراق کوردە، تا ئێستا وەزیری دەرەوەی عێراق هیچ هەڵوێستێکی نەنواندووە. خۆ لەو قەسفەیەکەوە بڵێن ڕۆژی یەکشەمەی ڕابردوو حەوت هاوڵاتی شەید بوون. ئەیتوانی سەفیری تورکیا و سەفیری ئێران بانکە هەردووکیان نامەیەکی احتجاجیان داتێ. هەروە لە میسر لە سینە سێ سەربازی میسری کوژرا، یەکسەر میسر سەفیرەکەی لە ئیسرائیل کێشایەوە. ئەی بۆ عێراق تا ئێستا هیچی نەکردووە. بەداخەوە ئەم ڕۆژ پێنجشەمەی ڕابردوو وەک فراکسیۆنی گۆران مؤتەمەرێک ئیدانەی ئەو وەردومانەی تورکیامان کرد لەگەڵ ئەوەی ئێران. بەداخەوە یعنی لە وەزیری خارجیەکە ئەو جهەیەکەوە بتوانێت علاقات لەگەڵ وڵاتانە بکە و نامەی عێراق بگەێنێ بە وڵاتانە وەکو پێویست نەکردو. هەروە لە 4 ساڵی ڕابردووشدا من پێم وایە لە هاوپەیمانی کوردستانی لە بەغدا تەنها من بووم بەیانم خوێندێتەوە نەک بە ناوی هاوپەیمانی کوردستانی بەڵکو بە ناوی خۆمەوە ئیمزام کردوێتەوە و دەربارەی پرۆتستۆی ئەو هێرشەکانی بڵێن تورکیا و یان ئێرانمان کردووە. بەڵام پێت وایە هاوپەیمانی کوردستان لە خولی پێشووی پەرلەمانە لەستێ هاوپەیمانی کوردستان کە نونەرایەتی هەرێمی کوردستانی عێراق کردو لە پەرلەمانی عێراقا بێدەنگ بۆ بەرامبەر بە مەسلەی تەداخلاتی ئێران و تورکیا لە سنوورەکانی هەرێمی کوردستان پێما وەکو پێویست کاری نەکردو. ئەگینا لەو 4 ساڵ ڕابردوو ئێستا کاری کرد وەک پێویست کاری کرد بە ئێستا ئەو بردومانە جارێکی تر دووبارە نەبوو. بێجگە لەوە ئێستا ئەمریکاش لە عێراق ینی لەبەرێکەوە پاراستنی عێراق لە ئەستۆی ئەمریکا، بەڵام بەداخەوە ئەمریکاش بانێکە دووەوە باسی ئێران دەکاتەوە تۆ باران دەکە، بەڵام لەبەرێکەوە تورکیا لە پەیمانی ناتۆیە هیچ قسەیە ناکە بەرامبەر بە بەڵام باشە کاک بازید ئەمە لە تو پرسم تۆ ڕخنە لە ئەدای سەکرداتی سیاسی کورد دەگری کە وەکو پێویست نیشتیمانی و بە پرسیارانە بەرامبەر بە تەداخلات بۆ سنوورەکان هەڵوێستی نەبوو. بەڵام من پرسیارەکەم ئەمەیە بزوتنەوەی گۆران وەکو هێزێکی سیاسی گرنگ لە کوردستانە کە ئۆپۆزیسیۆن و لە هەموو دنیا ئۆپۆزیسیۆن هێزێکی گرنگە تەنها لەسەر ئاستی فراکسیۆنی پەرلەمانیەکانی قسێکی لەسەر ئەمە کردووە، لەسەر ئاستی ڕسمی سیاسی بزوتنەوەی گۆران کە تعبیر لە ڕێی سەرکردایەتی و ڕێبەراتی بزوتنەوەی گۆران کە بەرامبەر بە هەموو ئەو تۆبەرانی ئێستا و بەرامبەر بە کوشتنی ئەو مەدەنیانش بەنامەیەکی دەرنەکردووە. بێگومان کە تەماشای کەێنن کە هەموو ڕۆژە پرۆتستی ئەو بردومان دەکە بێجگەلەوە ئێمەش کە پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕین لە بەغاین توانین بڵێن تەمسیلی وچە نەزەریوان دەکەین. ئێمە هەمیشە لە پەرلەمانی عێراق لە ناو پەرلەمان لە کۆنفرانسدا باسمان کردو ئیدانەی ئەو تۆبارانەمان کردووە. بێجگەلەوە کە ئارەزی خۆشەویست ڕێسوپاسم بۆیە باسی ئەوەی کرد باسی کۆمپانیا تورکیەکان کە تەماشاکە ئێستا لە عێراقدا 750 کۆمپانیای تورکیەیە، لەو 550 لە ناو کوردستانی عێراقە. لەبەرەوەی کەما ئەو 15 ڕابردووکەوە ئەمە حکوومەت نەمانتوانیوە ژێرخانووی ئابووری خۆمان واتونکەین بتوانین بڵین مقاتعیان بڵین مقاتعی اقتصادی تورکیا بکەین یا بڵین ئەو کۆمپانیا نەوالی بکەینکەوە لە کوردستان دەڕۆدێت. چونکە من پێم وایە عاملی تیجاریش عاملی بازرگانیش عاملێکە دەتوانێت تاثیرکە لەسەر سیاسەتی وڵاتانە بەرامبەر بە ئێمە. بەداخەوە لەبەرەوەیکەوە لە کوردستان گرنگیان بە ئابووری نەداوە، ئابووریەکەی خۆمان وەکو پێڵەن خودکەفاینێ ناتوانینکەوە ئیعتیمادکەینە سەری خۆمان، ئێستا ناتوانین بۆوانە شەڕەشان لێ بکەین. بەڵێ زۆر سپاس. کاک ئارێزەکە تێگەشتنێکە دەبێت سەبارەت بەخسەکانی دکتۆر بایزید ئەتوانی بڵێ، بەڵام پرسیارەکەی من ئەمەیە ئایا تەرتیب نەبوونی ماڵی ناوخۆیی
کوردستان نەبوونی ئابوورێکی بەهێز لە هەرێمی کوردستانە کە بتوانانی بەردەوام وەکو کارتێکی فشار بەرامبەر بە هێزەکانی دەرەوە بەکاری بێنی یەکگرتو نەبوونێکی سیاسی ڕاستەقینە لە ناو ماڵی کووردا ئەمانە هۆکارێک نین کە بەردەوام شڵەژان لەسەر سنوورەکانی هەرێمی کوردستان دروست بکرێ و دڵنیا بن لەوەی کورد ناتوانێت کارتێکی بەهێزی نیە بەکاری بێنێت. بێگومان بەڵام من پێشەوە باسکەم پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و دام دەستگاکانی هەرێمی کوردستان هەڵوێستیان هەبوو بۆ نمونە پەرلەمانی کوردستان چەند ڕۆژێک پێش ئێستا بە کۆی دەنجی فراکسیۆنەکانی پەرلەمان بە هێزەکانی دەسەڵات و هێزەکانی ئۆپۆزیسیۆن هەڵوێستی خۆی زۆر بڕون و ئاشکرایی دیاریکردو و نواندێتی هەڵوێستێکی نیشتیمانیانە هەبووە بەڵام هەڵوێستی هەموو دام دەستگاکانی تریش هەڵوێستەکە نیشتیمانیانەیە بەڵام ئایا جگەل لە هەڵوێست وەرگتن لەو هەڵوێستا ئێستا نوێنرا ڕێگە و شوێنتر دەرفەت هەیە ڕێگە و شوێنتر بگیرێتە بەر یاخود وەڵامی ترمان هەبێت بێگومان من ئەوە باسکەم بێگومان ئەکرێ بەڵام ئایا کاتی نەهاتووە یا هاتووە ڕەنگەوە لێکدانەوەی بووێ ئەمڕۆ یان سبەیان بکرێت بەڵام سەبارەت بە وەڵامی پرسیارەکەی خۆت بێگومان من پێم وابی یەکێک لە هۆکارەکانی بردومانکردنی ناوچە سنووریەکانی نێوان تورکیا و ئێران لەلایەن ئێران و لەلایەن تورکیاشەوە یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە هەموو هاوینان ئەگەر دقەتدەن لە وەختی ئەو وەختەی کە مەردارەکان لە وەختێک کۆچەرەکان لە کوێستانەکان لەو وەختەی کە خەڵکی لەو ناوچانە بە کشت و کار و ڕازداری و مەڕداری و ئەوانە خەریکن تۆ بارانەکەن و خەڵک دەربەدەرەکەن و خەڵکە کوژن و خەڵکوالیەکان یەکێک لە ئامانجەکانیان لێدانی ئابووری هەرێمی کوردستانە ئەوەی کە لە چەند ساڵی ڕابردوو کراوە زیانێکی ئابووری زۆر گەورەی لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان داوە بەوەی کە کۆچەریەکان مەڕدارەکان ناچارەکەن کە واز لە کار و کاسبی لە پیشەی خۆیان بێنن لەوەی کە باخ و باخات و تەنانەت پوش و پاوانی هەرێمی کوردستانیش ئەسووتێندرێ ئەوەیە و بێگومان ئێمە ئەگەر هەتبا و کاکارێس ئایا ئەوە کووردا خۆیەتی بەرپرسیارە لە دەبوونی سیاسەتێکی ئابووری ڕاستەقینە کە بتوانێت توانای بەرهەمهێنان لە هەرێمی کوردستانە زیاد بکوە خۆژیان بێ هەرێمی کوردستان یان ئەوە تورکیا و ئێرانەوە کاتکە ئابووری کوردستان خراپێ پێتوانی ئەگەر کوردستان بۆ خۆی لە 20 ساڵی ڕابردوو کاری لەسەر بەرهەمهێنانی ئابووریەکی خۆشیان بکردایە ئەیتوانی دەرگاکاندا بخات و بە پشتبەستن بە ئابووری ناوخۆی ژیانی ئابووری هەرێمی کوردستان بەڕێوە ببات بێگومان زۆر دەرفەت هەیە لە دەست درراوە و بێگومان ئەگەر ئێمە پشتمان بە ئابووری خۆڵم بمانتوانی بەم ناتوانم بڵێم ئەمان توانین لە ماوەی 20 ساڵە چکە تۆ ئەکرێ 8 ساڵ حسێب بکەی ئەو 8 ساڵی کە دوای ڕوخانی ڕژێمی سەدام حسێب بکەی لە مەسەلەی بوژانەوەی هەرێمی کوردستان و ئاوادانکردنی هەرێمی کوردستان بە وەختێکی زێڕین ئەکرێ پێویست بۆ پشتمان پشت بە خۆ بەستین پێویستیش هەنگاوی ترمانە بەڵام معنەوەنی ئێستا هەنگاو نەدابووی ئێستا ئەگەر بەراوردیکەی لەگە ساڵانی ڕابردوو بەروبوومی کشت و کاڵی پشت بە خۆ بەستن ئاوادانکردنەوەی ویلایەتەکانی کوردستان زۆر بەرەو پێشچووە واتە ئەو سیاسەتە ئێستا حکوومەت گرتوویەتە بەر بۆ ئاوادانکردنەوەی ویلایەتەکان و پشتگرتنی کەرتی کشت و کار و ئاژەڵداری بەڕاستی کاریگەری خۆی هەبووە من باسی ئەوە ناکەم باسی ئەوەکەم دەینە سەر ئەوە کە ئایا ئێمە کارتمان بەدەستەوێ وەڵامی ئەوانە بدەینەوە من بە دڵنیایی و ئەڵێم یەکێک لە کارتەکان ئەوەیە بۆ نمونە ئێستا ئاڵوێری بازرگانی لێوان کوردستان و تورکیا واتە یا عراق و تورکیا باوا قسە بکەین ڕەنگە لە 8 میلیۆن تا 10 میلیۆن دلار بێتن لانی کەم لە 8 میلیۆن دلار ملیار ببوورە ملیار دلار کەمتر نییە واتە بەشێک لە ئابووری تورکیا پشتی بریتە لێرە لە بازارەکانی هەرێمی کوردستان یاخود عراق و هەرێمی کوردستانە و ئێمە ئەکرێ کارتی ئابووری و کاتی بازرگانیمان هەبی کاتی گەشتیاریمان هەبێ بەرامبەر بە ئێرانیش بە هەمان شێوە بەڵام وەکو باسم کرد ئەوە لێکدانەوە وەکو دەڵێ ئەوە ئێمەنین ئێستا لێرە لەو بەرنامەیە بڕیاردەن بێگومان لەسەر ئاستی عراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش ئەو لێکدانەوەوانە ئێستا قسە بکەین لەسەر ئەو کارتانە ئامادەکەین بۆ ئەو کاتی کە پێویستمانە بەکاری بین ئێستا پێویستمانە بێگومان ئێستا پێویستمانە بەڵام چ ڕۆژێک بەکاری بینی کاریگەری هەیە زیاتر لەوەی کە ڕۆژێکتر بەکاری نینی بەڵە زۆر سپاس فەرموو ئەگەر وەڵام پێم کارتی ترمان بەدەستەوە یەکەم نوێنەرای حکوومەتی ئەرێم لە ئەمریکا هەیە لە بریتانیا لە فەڕەنسا لە ئەڵمانیا ئەتوان ئەوانە نامە بدەن ئەو وڵاتانەوەکەوانی نەڕزای خوان دڕن بێجگەلەوە ئێمە توانین لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی شکاتکەین ئایا بۆی وا دەکرێن ێگە عراقیش دەتوانین فشار بکەنە سەر حکوومەتی عراقی لە ڕێگای وەزارەتی دەرەوەی عراقەوە کە شکات لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیکەین دەربارەی ئەوەی کەوە ئەو دوو وڵاتە تورکیا و ئێران یعنی سنووری عراق یان سنووری هەرێمی کوردستان دەبەزێن و دێن لە ناو خاچی کوردستان خەڵک دەکوژن بێجگەلەوەش کە تەماشاکەی عراق و ئێران هەردووکیان دوو دەوڵەتی ئیسلامین
لە دینی ئیسلامدا لە ئاینی ئیسلام مانجی ڕەمەزان نابێ شەڕ بکرێ بەڵام بەداخەوە هەردوو لایەن تەماشاکەی لە مانجی ڕەمەزان شەڕەکان چر کردەوە بێگومان ئەوزام ئەوەشیان پێچەوانەی هەموو عرف و ئاینێکی هەموو دینی ئیسلامی ئەوە شتێکی باش نییە. کەواتە کورد بۆچی لە چەند ساڵی ڕابردوو ئەمەی نەکردووە لە ڕێگەی نوێنەرەکانەوە لە ئەمریکا و یان هۆکارەکەی بۆ واگەڕێتەوە کە سەنجی کورد بەرامبەر بە وڵاتێکی وەکو تورکیا لە سیاسەتی ئەمریکا سەنجێکی کەمە لەبەرەوەیکەوە حکوومەتەکەی خۆشمان دوو حکوومەتە دوو حیزبە ئەگەر بێت و وڵاتانیش تەماشای ئێمە دەکەن دیراسی وەسی حکوومەت یاریمی کوردستان دەکەن ئەگە حکوومەتێکی تۆکمە و پتە و باو مؤسساتی با بێگومان لەوانەیە حسابێکی باشترمان بۆ کرایانی سنجێکی زیاترمانە بە لە محافلی نەوتنەوەڵش ئەوەش تاسیرێکیە بێزگەرۆژ بۆ مەسەلی کشت و کاڵ ئێستا باشەکە مانجێک با عێراق نەیە چی دەکا کوردستان خۆ زراعەتی خۆمانەوە دەمانێکەوە پێی بژێن یا باشە یەک مانگ لە بەغاوە مەعاژنەیە لە ساحەف دەکەینی مەعاشەکەمان بۆ نەیە تا ئێستا بڵێن حکوومەت یاریمی کوردستان مشوری ئەوەی نەخواردەوە بڵێ لەبەرەوەی کوردستان وڵاتێکی کشت و کاڵیە دەتوانین بە بەروی بوومی کشت و خاڵی خۆمان بژین بێجگەلەوە ئەوەندەشمان پارە هەبایە بۆی کە ئەگەر لە بەغاز بڵێ مانجێک دوو مانگ مەعاژیاشت نییە بتوانین کەەوە خۆمان بژین بەداخەوە ئەوانە هیچمان نیێ و ئەوە پرسیارە لەو دۆخە حکوومەت یاریمی کوردستان چووکە ئەوان حکوومەت بەر ئەوان کوردستان بەڕێوە دەبن حکوومەتەکەش لەو دوو حیزبە پێکاتەوە بەداخەوە دەبوو توور قسەشیە بە کورد دەڵێ ئەڵێ بریا عقلی کوردمی بە دوای خەسارەتەکە ئێمەش گەیشتە حاڵتەکە تا ئێستا فکر لەوان دەکەینەوە ئەبوو 15 ساڵەوە پێش بیرمان لەوانە کردبایەوە حکوومەتێکی مؤسسای دروست بە ئینسانی پرۆفیشناڵی ئینسانی مرۆڤی پسپۆر نەک حیزبی با بەڵکو ئەوانێکەوە دەتوان ئەو مؤسساتی حکومیە بەڕێوە برن ئەوان لەسەر حکوم بەڵێ زۆر سپاس کاک ئارێز ئەکێک لەو قسانەی کە لە لاوازی ئەدای سەکرداتی سیاسی کورد دەکرێت بەرامبەر بە تێکدانی ئاسایشی سنوورەکانی هەرێمی کوردستان ئەوەیە کە دوو هێزی دەسەڵاتداری هەرێمی کوردستان کە یەکێتی و پارتیا هەڵوێستێکی هاوبەشیان نییە بۆ نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوێستێکی توندی بەرامبەر بە تورکیا هەیە و بە سەراحەت لە ئێمە دەستدرێژی تورکیا قبول ناکەین توندی بە توندی بەڕۆڕووی دەوەسێتەوە بەڵام بەرامبەر بە ئێران نەرمترا و پارتی دیموکراتی کوردستان هەڵوێستێکی تند و ڕقی بەرامبەر بە ئێران هەیە و بەشێک لە کۆمپانیا ئێرانەکانی لە هەولێر داخست و بە پێچەوانەوە هەڵوێستێکی نەرمتری بەرامبەر بە تورکیا هەیە ئەوە سەرۆکی هەرێمی کوردستان ئیدانەی کوژرانی 6 سەربازی تورکی کرد بەدەستی پەکەکە ئایا ئەمە تەقیمی تۆ بۆ ئەم بۆ چوونە بۆ ئەم تێزەی ژمارەیەک لە چاودێر چییە و ئایا ئەمە بە هۆکارێک نبینی بۆ هەرێکێک لەو دوولانەی تورکیا و ئێران ئەمە قۆزێتەوە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی زیاتر و باشتر سنوورەکان هەرێمی کوردستان بە بەرژەوەندی خواتێک بدا هەڵوێستی ڕسمی هەرێمی کوردستان هەڵوێستی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە ئاشکایی دیارە کە ئەخۆی لە لایەنە سیاسەکان بێچێتی و پارتیشە بینتۆ پەرلەمان خۆی لە هەموو هێز و لایەنەکانە بینێتەوە بەڵام بێگومانەیە لێرە ئەگەر چەند هاو هەڵوێستی هەبێت چەند یەکدەنجی هەبێت چەند بە ئۆپۆزیسیۆن و بەدەسەڵاتیشەوە کاریگەری سیاسەتی هەرێمی کوردستان لەسەر دەرەوە لەسەر ناوخۆ باشتر دەبێتن من هەڵوێستی ئەوەی نبینم هەڵوێستی بەرامبەر لایەنێک تونندە و بەرەکەن نەخێر هەڵوێستەکان توندن بەڵام ئێمە کە پەرلەمان یاخود حکوومەت کە نوێنەراتی خەڵکی کوردستانە کات مؤسساتی نیشتیمانین یاخودی سەرۆکایەتی هەرێم کە ئەوانە هەڵوێست دەردەبرن ئەوە لایەکی تریش بێگومان کەم تا زۆر جیاوازی لە سیاسەتی حیزبەکان هەیە و ئەوە نابێتێت بەڵام گرنگەوەی لەسەر مەسەر نیشتیمانی مەسەرنەتەوەیەکان ئێمە هەمومان وەکو دەر یەکدەنگ و یەک هەڵوێستین بشمانە و نەمانەوەی کاریگەری دوو ئیدارەی کاریگەری شەڕی ناوخۆ ماوە تەنانەت کاریگەری دوو ئیداری و شەڕی ناوخۆی بە شێوەیەک ماوە کە کاریگەری وڵاتانی دەور و دراسێش لێرە ماوە ئەبێ ئێمە کار بکەین لەسەر نێشتنی ئەو کاریگەریانە ئەبێ ئێمە کار بکەین لەسەر ئەوەی کە وەکو دەڵێ ئێمە بە شێوەیەک هەڵوێستی خۆمان و بە شێوەیەک ئایندەی خۆمان بنیاد بنین کە ئێمە کارتێک و دوو کات و سێ کاتمان بەرامبەر بە هەموو ئەوانە بەدەست بێتن بەڵام گرفتی ئێمە تەنیا ئەوە نییە گرفتی نێوان ئەو مەسەل ناوخۆمان گرفتی گەورەی ئەو مەسەلەیەواتە خۆتی هەڵقورتاندن یاخود بردومانکردنی هەرێمی کوردستان لایەن تورکیا ئێرانە گرفتەکە عێراقا چونکە لە ڕووی بەپێی دەستوری عێراقی بەپێی یاسا و ڕێسانی دەوڵەتەکان بەڕاستی ئەبێ حکوومەتی عێراق لە ئەو مەسەلەیە بەدەنگ بێتنەوە بێ کێشەکان چاسەکەن بەڵام کاک ئارێز بەڵام یەخستنەوەی ئیدارەی کوردی یەخستنەوەی مووقیفی سیاسی کوردی تاکەی لە سنووری تەمەنا و خۆزگای ئەمێنێتەوە تاکەی لە سنووری پێشنیارە کە هەوڵی بۆ بین ئەمێنێتەوە دوای نزیکی تێپەڕبوونی دوو کابینە بەسەر حکوومەتی یەکگرتووی کوردستانە هێشتا ئەم دوو کابینەیە یەکی نەگرتوێتەوە هێشتا کاریگەری هەیە لەسەر ئەوەی هەرێکێک لەو دوو حیزبە کە کابینەکان پێشێنەوە دوو حیزبە سەرەکیەکە بەجیا مووقیفی سیاسی بنوێنێ بەرامبەر بە تورکیا و بە ئێران ئایا ئەمە بێباکی ناگەینە بەرامبەر بە مەسەلە نیشتیمانی و مەسەلە نەتەوایەتەکان
بەس کاکارەزبەر لەوەی تێمایە. وەڵامە پرسیارم بیتەوە ناوبڕێکمان هەیە و دوای ئەم ناوبڕە بەرداوامە بین لەسەر گفتوگەکەمان بەڵێ خۆشەویستانم لەگەڵمان بن دوای ئەم ناوبڕە بەرداوامە بین.